دیارە هێزەکانی ئێمە پاش ئەوەی کە نەخۆشی و ڤایرۆسی کۆرۆنا بڵاو بوویەوە لەلایەن سەری خۆمانە بەڕێوەبەرەتی ئاسایشی گەرمیان کە کە حکوومەت یاریان بڕیاری پشوویدا بە هەموو فەرمانگە و هێزەکان کە بکرێ بە نیوە بەڵام ئێمە 100% هەموو کار ئەفسەر و کارمەندانمان خراینە ئامادەباشیەوە بۆ ڕوبەڕۆبوونەوەی ئەم دەردەکوشندەیە. ئێمە لە یەکەم ڕۆژەوە هێزەکانمان دابەش کردووە پاش دەرکەوتنی نەخۆشیش لە شاری دەربەنیخان هێزەکانمان چڕتر بە هاوبەشی هێزەکانی ئاسایشی ناوخۆکە هاوڕێیانی پۆلیسمان نەکەن هاوپیشان لە پۆلیس و پۆلیسی هاتوچۆ بە بەردەوامی ڕێکاری پێویستمان گرتووەتە بەر بۆ ئەوە بۆ تەشەنە نەکردنی ئەم دەردا. دیارە جگە لە ئەوەی کە ئێمە هێزەکانمان تەنها جگە لە ئارامی و پابندکردنی هاوڵاتیان و ڕێکارە ئەمنیەکان لەگەڵ تیمەکانی تەندروستیە لەگەڵ هەموو تیمەکانی تەندروستیە کە 5 تیمە 5 ئەندامان هەیە لە لیژنەکانە بۆ دەستنیشانکردنی کەسوکاری ئەو نەخۆشانە بەرکەوتیان لەگەڵا هەیە بۆ ئەوەی تیمە تەندروستەکان پشکنینەکان ئەنجام دەن و ئێمە ماڵ و شوێنەکانیان پیشانە دێن و خەڵکەکانیان بۆ ئامادە دەکەین.